ئازیزان دووبارە سڵاوتان لەبێ و لەگەڵتان بەردەوامین تەوەری نێوستۆدیۆمان هەیە باز لە شەوی یەڵداکەین ئەو شەوەی کە شاعران بە زوڵفی یار و بە ئاهی عاشق وەسفیان کردووە کە تەنها شعرە بتوانێت وەسفی جوانی و واقوڵی ئەم شەوە جوانە بکات بۆ ئەم شەو شاعرێک کە خاوەن قەڵەمێکی ڕەنگینە میوانی کورسات مەگەزینە و باسێکەکەین گفتوگۆیەکەکەین دەربارەی شەوی یەڵدا و چەند پارچە شاریکشمان پێشکەشەکات ئەویش مامۆستا ساڵح بێچارە. مامۆستا گیان سڵاو لێبێ و زۆر بەخێر بێت. سڵاو لێوە شاکرەوەنجە زۆر سپاس. مامۆستا کێشەیەک هەیە لە شەوی یەڵدایە هەندێک ئەڵێن ئەم شەوە کە 20 لەسەر 21 مانگە هەندێک ئەڵێن نەخێر شەوی یەڵدا و بۆنەیەکە ئەکەوێتە 21 لەسەر 22 مانگەوە وەکو کورساتیش وەکو دەستگای میدیای کورساتیش بێگومان بۆنەکە بۆ سبەی شەوی هەڵگرتووە و بەرنامەی تایبەتمان هەیە لە سبەی شەوە. بەڵێ سەرەتا دەستان خۆش بێ کارێکی باشتان کردووە لە ڕاستیدا هەڵبەت یەڵدا ساڵانێکی زۆر کەمە لە باشوور ئەوڕی دەدراوەتەوە و یانی وەگنەری تێگیا دەکرێتەوە ئەمی 15 ساڵێکە ڕاستی بەڵام لە ڕاستیدا بۆ خۆی شەوی 21 مانگ ینی 21 لەسەر 22 ترەوە یەڵدا ڕاستەقینەکەیە هەروەک نمونێ بە جەنابەت بڵێم وەکو چۆنێمە لە 20 مانگ ئاگری نەورۆز دەکەینەوە تەمان هەمان ڕۆژمێرە هەمان تەقیمە بەڵام لە ڕاستیدا نەورۆزە ڕاستەقینەکە 21 کە خەڵک دەچێتە سەیران و ئیتر بەمانای وشە پێشوازی لە بەهارەکە زۆر ڕێگەمەش بەڵێ ئیتر لە 21 خۆی پێشوازی لە زستانەکرێ بەڵام کوتم پێشتر واوتراوە و تەنانە لە کوردواری بیرە نەچەکا کەڕەوە خۆی ناوی شەوی چلەیە دەبێت لە زستانە بکریانی دەناخۆی 20 مانگ کە ئەمیارەیە لە ڕاستیدا لەسەر پای حسابە ئێمە هێشتا لە پاییزە وەرزی پاییزە نەچونێتە وەرزی زستان ناتوانین بەڕاستی هەنگە ساسکەین بۆ زستان ئەینە پێمان نەناوەتە مڵکی خۆیەوە باشە بۆ شاعرێک ڕەنگە شەوی یەڵدا یان شەوی چلا تەنیا ڕووداوێکی گردردونی یان گۆڕانکاری لە وەرزێکە یان شەوێکی درێژ نەبێت بەڕێستان وەکو شاعرێک چۆن باز لە شەوی یەڵداکەن بێگومان هەر لە ئەدەبی کلاسیک بەگشتی یان لە ئەدەمی ڕۆمانتیک شەو با بڵێین ڕوبەرێکی گەورەی داگیر کردووە یان لە شێعرا بەگشتی بڵین بێگومان شەو بێ و پاییز لەسەر زستان بێ و تۆ خەیاڵ با بتباتەوە بۆ زیاتر لە 100 ساڵەم و پێش کارەبا نەبێ و لەبەر فتیلەیەک چراژن و بە تەلانن بەڕاستی دەی کە بۆ خۆی بە درێژترین شەویش ناسێنراوە تا ئێستا لە ڕووی گردردونیەوە بێگومان بۆ کەسێکی ئاسایی ڕەنگە کێشەی نەبوو بێت بە نووسن بە چەرس خواردنێک بە شەوچەرەیەک بەڕێ کرد بێ بەس بێگومان پرسیارەکەی جەنابەت لە جێخۆی بوو بۆ شاعیرێک کە خاوەنی تێڕوانینە خاوەنی ڕوویایی تایبەتە و هەر لە زووشەوە بەڕاستی وەکو میناتۆرێک لە ڕووی سیمبۆلیکەوە یەڵدا خوێنراوە ینی تەشویق کراوە بە زوڵفیار بە مەسەلەن درێژەکەی بە دووری بە چاوەڕوانی لەلای ئێمە بەو شعری با بڵێن حەزەتی ناری زۆر با بڵێن حازر بەدەستە زۆر مەشهورە ئەگەر چی من پێم باشە بەڕاستی کورسات چۆن شەوی ئانگەکە ئێنێتەوە جێخۆی لەسەر ئەو شعرەش تەوەرێک بەرنمەیەک یان بابەتێک بروژێنەکە ئەو شعرە بۆ خۆی زیاتر لە 50 ساڵە ڕێک 50 ساڵە لە 1975ەوە گفتوگۆ و دەردەشەی لەسەرەکەەوە شعری کوردیە نەگی نالی ینی شعری مستەفا کوردیە نەگی حەزەتی نالی هەڵبەت نالی کوردی ئاشکرای هەمووانە کە هاوڕۆژگارن دوانن لە سێ کوچکەی بابان بەڵام ڕاستی تا ئێستا ڕەنگە بۆ بەم جۆرە هاتووە مامۆستا تا ئێستا و ئەم ڕاستیە باز نەکراوە باس کراوە لە عەرزم کردی بۆ یەکەم جار بەڵام بۆ کاری جدی لەسەر نەکراوە دەی من بەداخەوە کە بڵێم وەکو زۆربەی شتەکانی تری کورد هەروایە بەجێ هێڵینە نێگە دوای بچینەوە سەری ئەنی من لێرەوە کە ڕەنگە بە فرسەتی بزانم داوە لە
توێژەرانی ئەدەب لەوانەی کە بەڕاستی بە دوای دەستنووسەوەن بە دوای بەڵگەکانەوەن کە ئەمڕۆ خۆشبەختانە مەڵبەندێکی دیارە چەند مەڵبەندێکمان هەیە بۆ دەستنووس و بۆ بەڵام لە پێشەمیانەوە توانم بڵێم بنکەی ژینە کە پارێزرا و سەلامەت بێ لەبەرەوە ساختکردنەوەی ڕەنگە ئێستا ئاسانتر بێت تا 50 ساڵ لەمە پێش دەنادا 50 ساڵ لەمە پێش بۆ یەکەم جار دکتۆر معروف خەزنەدار کە ئەو بابەتی و ڕژانەوە 75 بۆ 2025 50 ساڵە نیو قەرنە بەڵام بەداخەوە تا ئێستاش ئەوە یعنی ئەو نووسەرانی کە لەسەری قسەیان کردووە یان نووسیویانە تا ئەم دەقەیەش دابەژون بەسە دووبەرەیە بەرێک پیان وایە کە هینالیە و بەرەکەی تر پیانوایی کوردیە و هەردوو لە ڕاستی ینی بۆچوونیان یان هەڵسەنگاندنیان بڕێک زانستیە ینی مەسەلەنەوانەی کە لەبەرەی کوردین پیان وایە ئەم شیعرە مەسەلەن زۆر سادەترە لەو دنیای پڕ ڕەمز و ڕموز و جیناس و وردەکاری مامەساناری لەبەرەوە کوردی بە هەمان سەبک و ستایل و شیعری تری هەیە دەستنووسەکانیش من بزانم تا ئێستا ئەوانەی کە بە هیناری دراوەتە قەڵەم زیاتر بێ پێم وایە 13 بەنەوە دەستنووسی کۆن کەشکۆڵ هەڵبەت کات خۆی زانای گەورە مامەسا عەبدولکەریمی مدەڕیس ڕۆحی شاد ئەویش لە دیوانی نالی ئاماژەی داوە ینی ئەویش 100% دڵنیا نەبووە کە شعری نالیە ینی گومانێشکی چێر هەیە لە پەڕاوێزا باسی کردووە جا بۆیە بەڕاستی ئێستا ئەم گومانوشکە چی یەکلایی یەکاتەوە کە بە شێوەیەکی زانستی بە شێوەیەکی ئەکادمی و ئەدەبی بڵێند نەخێر ئەم شعرە هی کوردیە یاخود نەخێر هینالیە کۆنترین دەستنووس کاکە ڕەوەند یعنی من بۆ خۆم سەردەمێک کاربەندی بنکەی ژین بووم بۆ نمونە دەستنووسی تایبەتی دیوانی سالم کە لە ئەڵمانیا ینی دۆزرایەوە کاتی خۆی بەروارەکەی بە هەڵە نەچم 1970 ئۆسکارمان کە لە سنە پێم وایە کڕیوێتی بردوێتیەوە لەوێ ئێستا بۆ تەمەڵکی ئەڵمانیا بەڵام کۆپیەکی پێم وایە لە ڕێی خاتونی عەزیز خاتوێرەخانەوە بجۆشی بۆ این کراکەڕا نوسخەیەکی با بڵێین کۆپی دیارە ئۆریجیناڵەکە نادەن من خۆمە تا کاری پاکردنەوە ئانم لەسەر کردنی دیوانی سالم بۆ نمونە ئەکری هەر بەو ڕۆشنانە دەستنووسی کۆنی نالی کوردی بدۆزرێتەوە لە کۆنترین دەستنووسەکانە بەداخەوە هەموو دەزانین کوردەوەندە یعنی قوربەسەری و دەربەدەری و ئاوارەی و ماڵوێرانی هەیە یعنی هەزاران دەستنووسی کورد لە بین چووەتیا چووە بەڵام وەک عەرزم کردی کەسانی شارەزا تەنانەت بە جۆری خەت بەڕاستی یان ئەمڕۆ کرێ پشکنین بۆ تەمەنی وەرەقەشە کرێت ینی ئەنی لەویستن بین دەتوانین ینی کاری لەسەرەکرێت مامۆستا بەڕێزت هۆنراوەشت بۆ ئامادەکردبووین ئەگەر لە ڕاستیدا دەرفەتە بێت و هۆنراوەکەی لە خزمەتتانم من بەرنامەکە وامی کرد کە هەر با بڵێن گفتوگۆ بێ بەڵامی تر وەگەڵێن لە خزمەتانە زۆر سپاس مامۆستا نمونەیەک هەر پێشکەشەکەی شەوی عیشقە شەوی یەڵدا شەوی عیشقە شەوی یەڵدا چەند تاریک و نوتەک بێ مانگەشەوە بۆ عاشقێ گەر مەعشوقەی لە تەک بێ شەوی یەڵدا کورتە و ڕۆشن چەند تاریک و درێژ بێ بۆ دڵدارێ لەگەڵ یارێ سەرگەرمی و توێژ بێ شەوی یەڵدا ئەنگوستە چاو شەوە زەنگ بێ سەراسەر شەوی یەڵدا ئەنگوستە چاو شەوە زەنگ بێ سەرانسەر عاشق بە ڕۆح یەک دەبینن نەک بە چاوی فریودەر
شەوی یەڵدا خەڵوەتی ڕۆح لە سەد جێمۆم پێدەبێ شەوی یەڵدا خەڵوەتی ڕۆح لە سەد جێمۆم پێدەبێ لەو شەوگاری ئەوینەدا هێلانەی دڵ چێ دەبێ دڵ هەناری شەوی یەڵدا پڕ لە دەنکە مرواری ملوانکەیە بۆ گەردنی ئەوی نێکی یەکجاری شەوی عیشقە شەوی یەڵدا چەند تاریک و دەیجوور بێ میترای ئەوین خۆر دەنێرێ تا ئەو شەوە پڕ نور بێ. دەست خۆش مامۆستاگیان ئازیزگەڕەنجان شەوی یەڵدا هیچ ئیلهامێکی تایبەتت پێ بەخشێت؟ بێگومان وەک عەرزم کردی ئێستا بۆتە جۆرێک دەدەریت لانی کەم لە بیرۆری خۆتا چاوەڕێیت یان حسابەکەی چەنی ماوە لەبەرەوە کە ئەو شەوە بە جۆرێک لە جۆرەکان ئاوێتەیە بە دنیای ڕۆح ئاوێتەیە بە ئەدەب ئاوێتەیە بە نۆسالژیا کە ئینسانی کوردیش بەگشتی بەڕاستی زۆر ینی نۆسالجیا دیستن یعنی حەزیان بە گەڕانەوە بۆ دواوەیە بەڵام من ئەمە شەر پێم وایە شەوی یەڵدایمە کورد وەک یەک لە نەتەوە زیندوەکانی ڕۆژهەڵات وەک یەک لەو نەتەوانی کە پەیوەندیمان بە یەڵداوە ناتوانین بڵێن یەڵدا بە تەنیا هی کووردە گەلانی ناوچەیە بەڵام مەکرێویش کاکەڕەوەندیشی باشی سەر بکرێ جێگای خۆمان لە یەڵدایە بدۆزینەوە ینی مەسەنسا تۆ بینیت هەر لە ڕووی واتاسازیەوە کاڵن یەڵدا وشەکە وشەیەکی ینی ئەوەیە سریانیە کە ئەوەی تا ئێستا بێمە گەشتوە دەڵێن هەر بەمانای لەدایک بوون دێت 20 ئەمانێژ نزیکە لە لەدایک بوونی حەزەتی عیساوە ڕحمەتی خوای لێبێ مەسەلەن ئەمە ڕێڕەوی یەڵدا بەجێیەکی ترابە گەر پەیوەندی بە لەدایک بوونی حەزەتی عیساوە هەبێ بەڵام زۆربەی سەرچاوەکان زۆرترانی کە بە فارسی بەڕاستی خوێنونەتەوە نا ینی زۆرتر پەیوەندی بە ئاینی زەردەشتی و بە میتراییەوە هەیە لەبەرەوەی خۆر چەقی بابەتە لە شەوی یەڵدادا کە لەم شەوەوە کە دواشەوی زستانە هەر بۆ خۆی دیارە کە شەوی پاییزە بمبەخشە ینی درێژترین شەوە لە سبەینەوە ئیتر هەر لە ڕووی فەلەکی شەوایە ڕۆژ بەرەو درێژی دەڕوە ڕۆژ زیاتر بەدەرەوەیە وە تەنانەت باز دەوەش دەکرێت کە ئەو میوە و چەرەسانەی کە لەو شەوانانی لە شەوی چلەی کوردەواریە لە شەوی یەڵدا بە قەولی ئەمڕۆ پێشەش کراون دانراون خوراون بۆ نمونە شووتیە هەنارە ئەمانە بەڕاستی ئەبعادی زۆر فەلسەفیانەیە سەرەتا ڕەنگیان سوورە سوور هێمایە کە بۆ ئاگر بەڕاستی ڕەنگیشکەدا میوانشدانراوە بە شەوی یەڵدا هێمایە بۆ بەرەکەت لە بەرەوەی بەبراود لەگەڵ هەندێک میوەی تر زۆرترین دەنجیانتیایە زۆرترین تۆویانتیایە مەسەن تۆ بەعزە میوەیەکە بینی بۆ نمونە سێوێک وەختێ لە تیکەیت 4-8 لانێ هەرۆنە دەنجی دیابێ بەس هەنارێک سەدانی تێ شتێک سەدانی تێ دەستخۆش بڵێ دەستخۆش مامۆستاگیان سوپاس بۆ تۆ سوپاس بۆم کاتی ئێمەت بەخشی زانیاری زیاتر بەس دیارە دەستی خۆش بێت زۆر خۆشحاڵ بن بەرنامەی تایبەتترەکەین بێکەوە سوپاس بۆ تۆ دەستی خۆش بێت.